جارێکی تر دانیشتوانی ڕشکین گربنەوەیان ئەنجامدا، بەڵام ئەم جارەیان جیاواز لە ڕابردوو ئەوان لەسەر خانووە ڕوخێندراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. دانیشتوانی ئەم گوندە دەڵێن ڕازی بوون بە جێهێشتنی شوێنەکانمان، بەڵام حکوومەت پەشیمان بووەتەوە لە قەرەبووکردنەوەمان و 3 مانگە بۆ تاپۆکردنی زەوی قەرەبووەکان دەستیمان پێدەکەن و ئاستەنگی زۆرمان بۆ دەهێنە پێش. لە خواری خوارەوە لەلایەن فەرمانبەرەکەوە هەڕەشە لە عالەمێ دەکرێت، هەڕەشیان لێ دەکات سزنەکانمان فراوانە. ئەوە پەیامی براگەورەی شخصی یەکەم ڕۆژی لە بۆ ئەو خەڵکەی نارگۆتی مامەڵەتان لەگە گوندی مزەفەری باب و برابی، ئێستا مامەڵەکە بوویتە دوژمن و دوژمنداری لە سەری سەرەوە دەستەکێ ئیش دەکا، لە بنی بنەوە دەستەکێ تێک دەدا کاکە بەسە 3 مانگە ئیهانەی دەرونی ئەو خەڵکەی دەکەن، 3 مانگە و خەڵکە شێت بوو. سەرۆکایەتی درێ محافەزە درێم کاک ئومێدی نازانین ئەمە چۆ بچینەوە هەموو دەستمان پێ دەکات، کەس قسەش ڕاستمان پێ ناری. خەرکێک وەڵا دەنا ئەو زارە ئەو خەرکەوە پێت برێم خەرکە لێ خڕبیتەوە دەوەڵی 50 کەس خۆی دانای ئەو زار هەموو خۆی دەستوێنی بە خودای ئەو خەری خۆی سوستان ئەوە ماوانەیە کابراوی ناو زەرگەی هەولێری خۆی بستوێن ئەو محافظەکەی خۆی ستەکە بە بکە. پلەفەهیمە هەر لە گوندە هاتوۆتە دنیاوە، بەدیار خانووە ڕووخاوەکەیەوە دەردەدڵی دەکات و دەڵێت لە ڕابردوودا حکوومەتی بەعەز بەهۆی یارمەتیدانی پێشمەرگەوە گوندەکەی لێ تێکداون، بەڵام ئێستا لە ناو خانووەکانیانەوە شارەوانی هاتووە ئاو کارەبای لێ بڕیون و خانووەکانیانی لێ تێکداون. ئەوەلی خانەکەی 3 مانگە ئەوە هەر لە هینە و بەردەی تاپۆی بوون ئەلەساس تاپۆمان بدەنێ. فترەك چوینە دوو تاپۆیەکەی هەندێک چیان لۆ ڕواندین دوای ڕست ئەوە چیان یەخستە بەرێک ئەنقەرە چیان یەخستە بەرێک گوتیان ڕاگیرە ئەوە مچینە 10 ڕۆژ دەبی تێکیاندایە 10 ڕۆژ دەبی ئەمە 10 ڕۆژەوە بێ ئاو بێ کارە بە ئەم بەخۆ بە خێزانەچی لەنا ئەو کەچە کاو لێ وا دەژین دریمەیان شکاند و وێرانیشیان کردین بێک جاری ئەمەیان ڕوخان وەحدی خۆیان نەبردەدە سەری ئەلحانەکە درایتە دەست محافەزەی ئێ محافەزە سەرۆک گەورەترە یان تافگەخان گەورەترە یان محافەزە گەورەترە لە سەرۆکی جێباب و باپیرانیشە ئێرکوانە ئەمن 12 حایلم وە ئەلەو ڕێزە و ئەلەو ڕێزەیە ناشبی ئەو حالا غەدرمان لێ بکەن بەخوای ئەوی ئەوان کردیان بەحسیش نەی کرد چکە ئەمنەوە 2 جارە گوند خراکردنی بەسەرە خۆم ببینم 2 جارە بەحسی جارێتی ئەوان لێ نەکردین بەس وەڵڵاهی ئەو جارە گەلەخ ماوەیەکە حکوومەت بۆ پرۆژەی بازرگانی چاوی لە گوندی ڕشکینە کە دەکەوێتە سەنتەری شاری هەولێر لە نێوان شەقامی 100 مەتری و 120 مەتریدایە و نزیک زۆنی زێڕا. دانیشتوانی ئەم شوێنە خەڵکی ڕەسەنی گوندی ڕشکینن کە تاپۆی نزیکەی 100 ساڵ پێش ئێستای مڵکەکانیان لە باوانەوە بۆ ماوەتەوە. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.